و هەر ئێستا خانم سارە عەبدوڵڵا میوانی دەنگی ئەمریکایە. سارە خانم زۆر بەخێر بێی، پیرۆزبایی لێ دەکەم. باسی ئەو خەڵەتەمان بوو بکەوە بۆ تۆ دەستنیشان کرایی، دەستکەوتی چی بووە بۆ ئەوەی دەستنیشان بکری بە خەڵاتێکیوە؟ طبعا من زۆر کارم کردووە لە کەرکووک و خصوصا بۆ گەنجان و بۆ ئافرەتان و ئەوانە و من هەم گروپی کۆکارم کردێتەوە هەم زۆر کارمان کردووە بۆ کۆمەڵگاکەمان. لە چ بوارێکە؟ ئەوڵا لە زۆر بوارێ ئەمە بچن ئەبینی لە کەرکووک زۆر کێشە وشت هەیە حەولماندا ئێمە کاوامان دێبێ سەی وەضعی ئەمنی نەکەین سەی ئەم هەموو کێشەیە نەکەین کە ڕووەدا کە خۆمان هەستین خۆمان شتەکانکەین مەسەلەن بۆ ئافرەتان زۆر هینمان کردووە ئاهەنگ شتمان کردووە مەسەلەن بۆ مناڵان هەدی و شتماندا مەسەلەن بۆ ئەو خەڵکانی وا لە مووسڵۆ هاتوونە بێ جلو ئەوانن جلو شتمان داوە پێیان. باشە سارە خانم ڕێکخراوێکتان هەیە لە ڕێگای ئەو ڕێکخراوە کارەکەن، ئەو ڕێکخراوە دەتوانانی بۆم باسکەی چییە و تا ئێستا چی کردووە بۆ ئەوەی وا بکە ئێوە بگەنەوەی کە خەڵات بکرێن لە وەزارەتی دەرەوەی ئەمریکی بە ناوی گەنجی نمونەیی؟ طبعا ئەتوانم بڵێم ڕێکخراوەکەمان ناوی گروپی کۆکاری خۆشبەخشیە. شتەکە ئەوەیە کە ئێمە جیاوازەکە ئێمە دایمە هەر زۆر هەرگیز حەول دەدەین کە ئێمە لایانی سیاسیمان نەبێ حەول دەدەین کە ئەم خەڵکە بتوانە سقەی بە ئێمە بێ و کە بیکەینەوە فکریان کە ئێمە بۆ خەڵکەکە ئیشەکەین لەبەر بەجددی ئەمانوێ ئەم خەڵکە پێشکەوتوو بێ و کەرکووک گەورە بێت و کوردستان و عێراق و هەمووی زۆر سەربەرز بێت. هەڵبەتە ئەم خەڵاتێکی گەورەیە کە لە وەزارەتی دەرەوە دەدرێت و هەموو ساڵی جارێکە 10 کەس لە سەرانسەری جیهانە دەستنیشان دەکرێن. ئەم ساڵ وەکو لە ڕاپۆرتەکەشمان بینی پێمان خۆش بکە 2 کەس جەنابەت لەگەڵ کچێکی ئێزی شنگال بوون. هەر کەسێک خەڵاتێک وەرەگرێ یەکەم قسە دەڵێ من ئەمە باری من گران کردووە، بارم گران کردووە. چی دەکەی بۆ ئەوەی ئەو بارە گرانە لەسەر مری خۆتا گران نەبێ؟ طبعا من نەخێر ئەمە بەبارێکی گران نابینم ئەبینم ئەمە فرسەتێکە ئاپۆرچونیتێکە بۆ ئێمە لەبەری ئێمە چەندێکە کارمان کردووە و کارەکانمان هیچ یعنی پوینت نەکراوە خەڵکە ئاگای لێ نەبووە. ئێستا ئێمە توانین کار بکەین و سەپۆرتمان هەبێت و خەڵکە ئاگای لێمان بێت و بلاکەس خۆشترە و گران نەبووە. هەموو خەڵکێک خەڵاتی کۆرەگە دەبێت بارم گران بووە بەمەستیەوە کە مەسئولیات و بەرپرسیارەتی زیاتر بووە. طبعا ئێمە بێت تەرکیزکەینە بێ هەدەفەکەی خۆمان لە فکر بێت چیمانە و چیمان ناوێ هەرگیز بەردەوامە بین و ئەمەش هەر شتێکە و دڵمان زۆر پێخۆشە. باشە من لە فەیسبووکی تو بینیم زیاتر وەکو گوتت باسی ئەوەی کە چالاکوانی لە بواری مافەکانی مناڵ و مافەکانی ژناندا حەزم دەکرد بزانم کچکار زۆر بە ڕێکخراوەکانەوانی کە لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کارەکەن پارتە سیاسیەکان دەوڵەت شتیوا لە پشتان ئێوە چۆن دەتوانن مەسەن خۆتان بە ڕێکخراوی بێلایەن ناو دەبن دەتوانن پەرە بە کارەکاتان بدەن؟ وڵا زۆری خەڵکەکان خۆمان ئەو خەڵکان وا کارەکەین و لەگەڵ هەنێ ترێنینگ و شتەکەین یانی خۆمان ئەزانین چۆن کارەکە وا بکەین بەردەوام بێت بەس زۆری خەڵکەکانە و ئێمە یان گروپێکین ڤژنێکمان هەیە و دریمێکمان هەیە باوەڕ بەوە ئەکەین ئەو خەڵکانش وا لەگەڵمان هەموویان زۆر ئەو خەونە چییە؟ ئەو خەونە ئەوەیە کە ئێمە ئەم هەموو کێشە گچکانە کە ئەمالێ ئەمە لەم گروپی و ئەمە کردو ئەمە هەرە بوو ئەمە ئەوەیە با تۆزە چاومان گەورەتر بێ با تۆزە سەی ڕسمە گەورەکە بکەین کە ئێمە هەمومان دوای بەشەرین هەمانمانە بەهێمنی بژین هەمومان هەرچیەک بێ لە ئاخر ئێمە هەر لە کەرکووکین و هەر لە عێراقین و ئەبێ یەکتری تەقەبوڵ یەکتریکەین و تۆزێ ئەم کێشانە بدەینە داوە و یارمەتی خۆمان دەین لەوەی ژیانێکی خۆش بژین. باشە دەستەکانی خۆش جارێکی تر پیرۆزبای لێ دەکەم زۆر بەخێر بێتە دەنگی ئەمریکا سەرکەوتوو بی.